لێرە ئەوە حاڵی دەبین کە ئیبلیس ئیشی بە ڕێگا چەوتەکان نییە. ئەو ڕێگا چەوتانەی تر کە خەڵک بەرەو جەهەنەم دەبا ئیبلیس ئیشی پێی نییە. ئیبلیس ئیشی بە من و تۆی مسڵمانە گومڕامان کە لەگەڵ من و تۆ خەریک. ئیبلیس دێ وەسوسە بۆ تۆی مسڵمان دروست دەکات، تۆ تووشی ناڕەحەتی بکات، تۆ گومڕا بکە. ئەمما ئەوەی کە گومڕا بۆ بەرەو جەهەنەم دەڕوا ئیبلیس چیشێکی پێیەتی، چ کارێکی پێیەتی؟ تەواو ئەوە شاگردی خۆیەتی و جوندوی خۆیەتی لەگەڵ خۆی بەرەو جەهەنەم دەڕوا هیچ. بەس حەسوودی بە ئادەم برد، حەسوودی بە نەوەکانی ئادەمیش دەبا چۆن بچنە بەهەشتەوە ئەوان. چۆن جارێکی تر من لە جەنەت و بەهەشت دەرکرام لەگەڵ ئادەم بەهۆی سەرپێچیەوە، بەڵام بۆ دەبێ ئادەم و نەوەکانی بگەڕێنەوە بەهەشت بۆ من نەچم با لێیان دانیشم لەسەر ڕێگای ڕاست. کەواتە وریا بە مسڵمان دوژمنێکی ئاشکرا هەیە کە لەسەر ڕێگای بەهەشت لێت دانیشتووە. بزانین خەریکی چییە.